کاکە سەرکەونە نامانەوێت کەسان بێ بە قوربانە بن مناڵە گەنجە کاکە لە ناکایەکەوە ئێمە ئاگامانێنی لە بەرتازی بە قوربان بانێن کاک گەرمە و گەرمە بانێن بە قوربان با کەسیان نێن باوکەی باوکم باشی کەس و کارەکەی هەبوو بەشداری لە پرسەکەیدا بکەنەوە قسەتان من ئەوەندە ئەڵێم ئێمە داومانێتە دەزیاسا بەڵام من تکایان لێکم نیان بینم هەر ئەوەندە ئاڵێم زۆبەرەوەی تاوانێکی زۆر قێزەونا تاوانێکە پێم وابێ ئیتر ئەمە ناخی هەموو دنیای هێژان لەبەرەوە من خۆم تاوانەکە ئەوەندە لێوەی نزیکم ئەوەندە لە کچەکەەوە نزیک بووم کە من 40 ڕۆژە لەگەڵ ئەو کچە قساکەم 40 ڕۆژە لە معاناتی تێگەم 40 ڕۆژە و لەگەڵ کەس و کارەکەشی قسەم کردووە بە زمانێک کە هەموو شتێکم کێشەی کاکە کێشەی خێزانی هەموو کەس کێشەیەکی خێزانی هەیە حەزەکەم ڕاستگۆ بم کێشەکە ئەمڕۆ شتێک دروست بووە گەنجەکانمان هیوادارم لەناو ئەم گەنجانە ئەوە نەمێنێ کە ئەم ڕۆدانەیەک دێن و بەیانی جوانێکی ترە بینێ ئەوەی خۆی بەجێرێ بۆ لای جوانێکی ترەوە داواکارم بڵێ ئەو قسەیە ئەخیر ساتی کە غەیب بوو نەما بانگی ئامۆژنی کردوتی ئامۆژن ئەو مناڵانە لەسەر سنگم لابەرە دیار بوو کوڕەکە دەستی ڕاکێشا پەپولەکەی وتی دەسم بەردە ڕۆڵە دەسم بەردە لەسەر سنگم لای بەرە لەگەڵ کۆتایی و ئیتر ئەخیر چاوەڵێنانی بوو ئەمە قسەی ئەخیری سێوەخان بوو بۆیە بە ئاواتەوەم بیگەن مۆلای پەپولەکانی لەبەرەوە لە لەحزەی گیانە دەرچوونە هەرسێکیان هاتن بردیان من کەوای وتی تر ئومێدم زانیتم لە بەهشتی بەرینەوە هاتن و دایکی خۆیان برد بەبێ دایک نەژیان دیار بوو لەوێش داوای دایکیان کرد